دەچمە سۆران ئازاد ئۆمەراوەی پێامنێری پێم لە سۆران وەردەگرم. ئازاد سڵاو لەبێت و بەیانی تۆش باش. ئەم کاتە و گەشتکاتێکتان باش. دەمەوێت بزانم کە پرۆسەی دەنگدانی هێزە ئەمنیەکان دەنگدانی تایبەت لە سۆران چۆن بەڕێوە دەچێت بۆ بەگشتی زانیاریەکان لە دەڤەڕەکەی ئێوە چین. بەڵە کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە لە ئیدارەی سۆرانیش هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان لە کاتژمێر 7 سەردەبەیانیەوە پرۆسەی دەنگدان بەڕێوە چوو. من ئێستا لە بەردەمێکێک لە قوتابخانەکانم لە ئیدارەی سۆران لە قوتابخانەی زێڕینم لە ئێستادا هێزە ئەمنیەکان لێرە سەرقاڵیەوەن کەوا لەم قوتابخانەیە دەنگ دەدەن. وەکە بینن لە وێنەکاندا دیارن هێزە ئەمنیەکان لێرە سڕیان بەستووە بۆ ئەوەی نۆریان بێ و دەنگ بدەن. دیارە لە ئیدارەی سۆران 18357 کەس مافی دەنگدانی هەیە بەسەر 14 بنکە دابەش بووە و هەروەها 62 وێزگەش دەنجی تیادا دەدرێتن لە ئیدارەی سۆران. دیارە کۆی گشتی دەنگدەر لە سنووری ئیدارەی سۆران بە تایبەت و گشتیەوە 190863 دەنگە. کارزان من ئەمەوێتن زانیاریەکانی ئیدارەی سۆران بە وێزگەکانی بۆتان بۆ بینەران بخەمە ڕوو. دیارە لە سۆران 6 بنکەی دەنگدان هەیە و 32 وێزگە هەیە بەسەر قوتابخانەکانی ڕاپەڕین و زێڕین و کشت و کاڵی سۆران، هەروەها ئامادەی دیلمان و ئامادەی شەید عەبدوڕەحمان و سروشتی بنەڕەتیدا دابەش بوون. دیارە لە ئێستا ئەو بنکەی کەوا ئێمە لێین لە بنکەی زێڕینی بنەڕەتیکەوە 6 وێزگەی هەیە، هەروەها ژمارەی دەنگدەر لەم قوتابخانەیە 1765 دەنگ دەبێتن. ئەوەی ئەم دەنگدانە جیا ئەکاتەوە لە دەنگدانەکانی تر وە کۆمسیۆن خۆشی ڕاگەیاندووە کە لەم دەنگدانە ڕێکارەکان زۆر تونتن و ڕێگەدان بۆ تەزویرکردن وەکو هەڵبژارنەکانی ڕابردوو نییە. بۆیە گرنگە هاوڵاتیان و هێزە دەنگدەرەکان بێنە دەنگدان و دەنجی خۆیان بدەن و هیچ کەسێک نازانێتن کە دەنجیان بەچێداوە هێزە ئەمنیەکان. دیارە ئەوانەی لێرانن زیاتر بریتین لە هێزەکانی ئاسایش و زێرەڤانی و هەروەها پۆلیس، ئەوانەی کە دەنگدانی گشتی ئەیانگرێتەوە لە سنووری ئیدارەی سۆران. کارزان لە بنکەکانی سنووری ئیدارەی سۆران ڕاپەڕین خۆی ئەبینێتەوە لە 8 وێزگە کەوا 2332 دەنجی تێدایە، هەروەها کشتتوکاڵی سۆران 3 وێزگە و 706 دەنجی هەیە. لە قەزای چۆمانیش بنکەی دەنگدان هەیە، هەروەها لە قەزای خەلیفان و لە قەزای ڕەواندوز و لە قەزای سیدەکانیش بنکەی دەنگدان هەیە. بەگشتی لە سەرجەم بنکەکان لە سنووری ئیدارەی سۆران دەنگدانی گشتی دەنگدانی تایبەتی هێزە ئەمنیەکان لە ئێستادا بەڕێوە دەچێتن. بەڵێ ئازاد، ئەوەی کە لە وێنەکاندا دیارە دەبینم ژمارەیەکی زۆر لە هێزە ئەمنیەکان لە پشتی تۆ دیارن. ئەمە هیچ گرفتێکی ئەو تۆی بۆ بنکەکانی دەنگدان دروست نەکردووە یاخود بە جۆرێکی دیکە پرسیار بکەم هۆکار چییە کە جیاواز لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەم هەڵبژاردنە هەر لە سەرەتای بەرەبەیان و هەر لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەکەەوە هێزە ئەمنیەکان بە جۆش و خرۆش و بە حەماسەتێکی بەرچاوە ڕویان لە بنکەکانی دەنگدان کردووە. ئەمە تەنها لە سۆران نیازات ڕەنگە خۆشت ئاگادار بی کە لە هەولێر، لە سلێمانی، لە هەڵەبجە، لە سەرجەم بنکەکانی دەنگدان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەمە بەدی دەکرێت. ئەمە هۆکارەکەی چییە بۆ ئەوەی کە ئومێدیان بەم هەڵبژاردنە هەیە هەڵبژاردنێکی پاک بێت یاخود هۆکاری دیکەی هەیە؟ کارزان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی لەم دەنگدانە جیاواز لە دەنگدانەکانی تر زیاتر ئومێدیان بەم دەنگدانە هەیە، چونکە وەک کۆمسیۆن خۆی باسی کردووە کە ڕێگە بە تەزویرکردن نادرێتن، ڕێکاری تون گیراونەتە بەرەمجارە مردووەکان کە لە ڕابردوو لە جیاتیان دەنگ دەدرا لەم هەڵبژاردنە هیچ کەسێک ناتوانێتن لە جیاتیان دەنگ بداتن. هەر هاوڵاتیە کارتی نیشتیمانی یاخود کارتی دەنگدانی نەبێتن ناتوانێتن دەنگ بداتن.
و پەنجەمۆری نەخوێنێتەوە تەنها لە هەر وێزگەیەک 105 ئەو هاوڵاتیانەی کە پەنجەمۆریان ناخوێنێتەوە دەتوانرێت دەنگ بداتن. بەگشتی ئومێدێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم هەڵبژاردنە گەڕاوەتەوە. ئەمە وای کردووەکەوە بنکەکانی دەنگدان قەرەباڵغی بەخۆوە ببینن. ئەمڕۆژ کە دەنگدانی تایبەت بەڕێوەچێتن ئەو قوتابخانانەی من چوم سەردانم کردوون و بەلایەندا هاتووم زۆرینیان وەکو ئێرە قەرەباڵغن و هێزە ئەمنیەکان هاتوون بۆ ئەوەی دەنجی خۆیان بدەن بۆ ئەوەی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە دروست ببێتن. کارزان من ئەمەوێتن ئاماژە بەوە بدەم لە پێش ئەو بنکانەی دەنگدان وەک لێرەش دیارە دەنگدان لەلایەن هێزەکانی خۆیانەوە کە ئێمە پرسیارمان کردەوە پەیوەندی بە ڕێکارەکانی کۆمیسیۆنەوە نییە. وەڵا ئازاد ئۆمەراوەیی پێامنەری پێم لە پارێزگای بەبورن لە قەزای سۆران لە ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاس بۆ زانیاریەکانی تۆ.